لەگەڵ بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغدا و ڕاستەوخۆ لەگەڵمە کاک شێروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان بۆ دواخرا. بەڵێ زۆر سوپاس. وا دیارە ناکۆکی بەردەوامە بینی لایانی سیاسی بینی کورد و شیعە و سونە لەسەر ئەو چار پرۆژەی یاسا کە نەک لەسەر بدرێت ئەوڕۆکە پرۆژەی یاسای خاننشینی حەج شعبی زیاد کرا ئەوش ناکۆکی بینی مالی شیعە بەخۆی هەیە مەسەلەی ئەحوال شەخسی ئەوەش ئەو پرۆژەی یاساش کێشێکی زۆر هەیە بینی شیعە و بینی سونە و ئەمەش وەک کوردیش کە لەسەر ئەو پرۆژەی یاسای ڕازی نیمانەکە و تعدیلی دەکرد لەسەر یاسای 1970 بۆ ئەحوال شەخسی مایتەوە مەسەلەی پرۆژەی یاسای ئلغاکردنی بریارەکانی مەسقیادە ثەورە کاتی خۆی کە ئەو زەویەکانی کە لە کەرکوو لە چەند ناوچەکانی کوردستانی ئەمەش ڕاستی وەکو نوێنەری پارێزگای نینەوە چەندین زەویمان لە ناوچەکانی کوردستانی لە مادەکانی ١٤ کە هەر لە شنگال و لە زومار و لە شێخان و زێلکان و حتا مەخمور چەندە بریار هەیە لە ناو ئەو پرۆژە یاسەیە نەکریاوێت تێدا ئەمەش گلەیمان هەیە وەکو کوردی مووسڵ کە دەبایە ئەو پرۆژە یاسایە کە ئێلغاکردنی بریارەکانی مەسقیادە ثەورە دەبیت پارێزگای نینەوەش دەگەلی باە بەس بەداخ حتا ئەوڕۆکە زێتر گرنگی دریاگە با پارێزگای کەرکووک خانەقیمان هەیە دیالەمان هەیە زۆر ناوچەکان دیکەمان هەیە بەس بەداخەوە چەندین لایانی سیاسی بەتایبەت ئەو عەرەبانەی شۆفینیان کە ناو ئەنجومەنی نوێرانی عێراقن کە بەردەوام لە بەرامبەر ئەو پرۆژە یاسایە کە نەک لە سەرێکە نەدێت ئەوانە زۆرتر عەرەبی سونەنە کە سەر بە کەرکووکن یان لەگەڵ پاڵپشتی لەگەڵ هەندێک ئەندام پەرلەمانی مووسڵن یان پارێزەکان دیکەن لەگەڵ هەندێک لایانی شیعەش ئەوانش هەندێک تیبینیان هەیە هەندێک ناوچەکانیان هەیە لە بەلەدە لە دیجێل هەندێک ناوچەکان دیکەیانش هەیە کە مەسقیاد ثەورە کاتی خۆی ئەو زەویانە یان ماڵ و مولکیان هەیە ئەوانش هەموو لەلایەن حکومەتی عەرەبی شیعە و سونە ئەوەیە کە ناوچەکانی ئەوانی تێدانیە یان نایەنەوێ ئەم زەویانە بگەڕێنەوە بۆ جوتیارانی کورد. دوانن هەندێکیان هەیە کەوانی عەرەبی کەرکوون بەتایبەت قبول ناکەن هەندێکیان شەیە شیعە کە ناوچەیان ماوە لای بەلەدە لە جێرە لە هەندێک ناوچەکان دیکەیە کەوانش داوا دەکەن کە هەندێک ئەو بریارانەش ئیزافە بکرێت وەکەمە چۆن وا کوردی مووسڵ داوا دەکەن چەندین بریارەکانی هەیە مەسقیادە ثەورە لە شنگال و لە زومار و لە شێخان و لە زێلکان و لە مەخمور کە ئەوانش بە هەزاران دۆنەم زەوی ملکی خەڵکی خۆمان کوردی خۆمان ناوچەکانی کوردستانیە کە ئەوڕۆکە ئەو بریارە ناو ئەو پرۆژە یاسانیە ئەو کێشانە بەردەوام دەبێت لە ناو هۆڵی پەرلەمان ئەوڕۆکە کە بریارە دریا یان ڕێکەوتنی کە کریا بەینی لایانی سیاسی دوای ئەوە پرسیاری بە وەزارەتی کوشتوکاڵ بکرێت و وەزارەتی دارایی بکرێت و لەگەڵ وەزارەتی پلاندانان بکرێت و کە چۆن بتوانین ئەو زەویانە بگەڕنەوە یان قەرەبوونی خەڵک بکەنەوەکانە ئەوە دیارە ئەو پرۆژەیە جێبەجێ ناکرد دەنگ لەسەری نادرێت و ناکۆکی زۆر لەسەری هەیە لە هیچ لایەنێک هەیە لە ناو پەرلەمانی عێراق مەیلی ئەوەی هەبێت کە بڕیارەکەی مەجلیسی قیادەی سەورەی سەردەمی بەعەس بەردەوامی پێ بدرێت یعنی زۆرینەیان دەگەل ئەوەنە ئەو پرۆژە یاسایی کە یعنی هەلوەشانەوەی نەکرێت هین مەسقیاد ثەورە بۆ ناوچەکانی کوردستانی زۆرینەی سونە و شیعە دەگەل ئەوەنە کە دەنگ لەسەر ئەو پرۆژە یاسانی دەن لە بەرامبەر وان لە ناو ئەو پرۆژەکانی دیکە کە سێ پرۆژە ماوە ئەحوال شەخسی و دەگەل عەفو عام و دەگەل خاننشینی حەج شعبی ئەوەش ناکۆکی هەیە بینی سنە و بینی شیعە و بینی شیعە و شیعە بینی سنە و سنە وا دیارە چەند ڕۆژی دیکە کۆتایی بە فەسڵی تەشریعی پەرلەمان دێت کە لە 9/11 دەچنە پوشیشی دوو مانگانە حتا 9/1/2025 دیارە لەو ڕۆژانە کۆتایی بە دانیشتنی پەرلەمان دێت و حتا ساڵی بێت بزانن ئەو وەرزی داهاتووی دانیشتنی پەرلەمان ئەم پرۆژە یاسایانە هەموار ناکرێنەوە. نەخێر زۆر زەحمەتە لەبەر ئەوڕۆکە بریار دریا کە پرسیاری بە وەزارەتی کوشتوکاڵ بکرێت و وەزارەتی دارایی بکرێت و وەزارەتی پلاندانان بکرێت و چۆن قەرەبوون بکەن و چۆن ئەوانەی کە زەویان ڕۆشتە یعنی بەتاکید ئەوانە معناوای تەماتڵە ئەو پرۆژە یاسا ئیلغاکردنی بریارەکانی مەسقیاد ثەورە کە بەردەوام ببنێتەوە دوای ئەوەش یەک هەفتەمان ماوە دوای هەفتە و دیکە دەچینە پشووی فەرمی لە 9/11 تا 9/1/2025. ئێوە وەکو کورد چیڵێن لەسەر ئەو
پرۆژە یاسایی کە هەتا ناڵۆشانەوەی بڕیارەکانی سەردەمی بەعەس و گەڕانەوەی و زەویانە بۆ خاوەنەکانی خۆیان ئەگەر سونە و شیعە دەنگ بەم هەڵوەشانەوەیان بڕیارە نەدەن ئێوە ئامادەن لە پرۆژە یاسای باریکەسێتی و لێبوردنی گشتی دەنگ بدەن وەکو کورد؟ نەخێر بەشدار نابین و ئەمە بەحث دەکەم وەکو پارتی دموکراتی کوردستان بە تاکید ئەمە بەشدار نابین لە هۆلی پەرلەمان کە ئەگەر نێن و لەیانی سیاسی شیعە و سونە دەنگ لەسەر هەڵوەشانەوەی بریارەکانی مەسقیال ثەورە ندەن بە تاکید ئەمە لە دانیشتنی ئەو پرۆژە یاساکانی کە هەیە ئەمە دەنگ لەسەر نان بەشداریش نابین و نیسابیش تەواو ناکەین دەبێت یەکەم یاسای هەڵوەشانەوەی بریارەکانی مەسقیال ثەورە بەس بێمان باشە کە ئەو پرۆژە یاسایە چەندین ناوچەی دیکە کوردستانی ماوە لە پارێزگای نینەوە و لای خانەقین و مندلی ئەوانش ئەو یاساکانش کە بکرێتە زمنی ئەو پرۆژە یاسای کە پێکۆ دەنگ لەسەر بدرێت و ناوچەکانی کوردستانی هەم بکرێتەوە سەر زەوی و ملکی بگرێتەوە سەر خەڵکەکانی خۆمان کە کوردی مۆستن ناوچەکانی کوردستانی نا. کاتتان هەیە بۆ ئەوەی ئەوە بکەن؟ بەتاکید لەبەرەوە درێژە دەکات ئەو دوو مانگەی ماوە بەڵێ کاتمان هەیە لەبەر دەنگ نادرێت لەسەر ئەو پرۆژە یاسای کاتمان هەیە لە ماوە دیکە ڕێکەوتن و کۆبوونەوە بکرد لەگەڵ لەیانی سونە و شیعە کە بگەینە ئەنجامی پێکەوە کە ئەو ژمارەکانی هین مەسقیال ثەورە ماوە چ لەسەر سونەیە چ شیعەیە هەندێک ناوچەکان مایە بەلەدە دجێلە ئەمەش بتوانین ئەو ناوچەکانی کە مایتمانەوە لە مووسڵ لە هەندێک ناوچەکان دیکە کەوانش بکتە زمنی ئەو پرۆژە یاسایی و دەنگ لەسەری بدرێت. کاک شەروان زیادکردنی و ناوچانەی دیکە هێندەی دیکە ینی لایەنەکان ڕژ ناکات لەسەرەوەی کە دەنگ بەم یاسایە نەدەن یاخود ڕازیان دەکات. بە تاکید ئەوە مافی خەڵکە ئەمە ناتوانین ئەوڕۆکە بەس ئەمە ترکیت لەسەر پارێزگای کەرکووک بکەین ناوچەکانی کوردستان لە مووسڵ بەجێبێهێلین ئەمە مووسڵ بۆمان زۆر گرنگە یعنی ئەوڕۆکە سوونی دەگەڵ دووەک و هەولێرە ئەوڕۆ زۆرینی ئەو ناوچانەی کە دەگەڵ هەرێمی کوردستانە ئەو زەویەکانە هەموو بە ئەو بریاری مەسقیال ثەورە ئەو عەرەبانەی کە هاتینە ئەو ناوچانە پێش چەند ڕۆژەکە یەک لە بریارەکانی هەرێ شۆفینی کە وەزیری ناخۆی عێراق کە کردنەوەی سنتەرێکی بایۆمەتری هین کارتی نیشتیمانی بۆ ئەوانەی عەرەبەکانی تعریبن مڕەحەلە ناوچەکانی کوردستانی حتا سێمێل کە دەگریتەوە کە لەسەر پارێزگای دهۆکە شنگال دەگریتەوە زمار دەگریتەوە زێلکانە شەیخانە مەخمورە گوێرە ئەو بریارێک کە وەزارەتی ناخۆیدا بریاکی زۆر خەتەرە لەسەر ناوچەکانی کوردستانی کە عەرەب بگەڕێنەوە کارتی نیشتیمانی لەسەر ئەو ناوچانە وەرگرن ئەو پێش چەند ڕۆژە لە مووسڵ سەردانی وەزیر ناخۆ ئەوەش دەبیت لەسەری بۆستێنەوە هەلوێستمان هەبیت وەکو پارتی دموکراتی کوردستان وەکو کورد لەسەر ئەو ناوچانی کوردستان لەبەر ڕاستی دیارە بەرنامەیان دانایە هەندێک لەیانی شۆفینی بەغدا کە بەردەوامی ناوچەکانی کە بەعس دەستگیریان کردی ئەو ناوچانە بگەڕێتەوە بۆ ئەو عەرەبانێک کە هاتینە چ لە مووسڵ چ لە کەرکووک چ لە دیالە. کاک شەروانەوە خۆتان لەناو یەکدا لە بەغدا وەکو کورد هەڵوێست و هاودەنگن لەسەر ئەم هەڵۆشانەوەی ئەم بڕیارانە؟ بە تاکید یەک هەلوێستمان هەیە فراکسیۆنە کوردستانی پێکەوە بە خۆشحالیەوە ئەوڕۆکە هەر 63 ئەندام پەرلەمان لەسەر هەڵوەشانەوەی ئەو بریارەکانە بدرێت کە یاسای کە هاتیە لای حکوومەتەوە هاتێت طبعاً هەندێک ئیزافە کرایە کە ئەو بریارەکان هەڵبوشێتەوە ناوچەکان ئەو زەویەکان و ملکی هاوڵاتی لە کەرکووک و لە ناوچەکانەکە بگەڕێتەوە. زۆر سپاس دەکەم بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغدا لەگەڵم بووی. سپاس.